بە بۆنەیکردنەوەی کناڵی ئاسمانی کەرکووک کە دەستکەوتێکی تری کەرکووکیەکانە و دیارەکی تری یەکێتی نیشتمانی کوردستانە بۆ شارە خۆشەویستەکەی کەرکووک بۆ هەموو کەرکووکیەکان. کردنەوەی کەناڵی ئاسمانی کەرکووک هەنگاوێکی ترە بۆ پێشخستنی شارە خۆشەویستەکەی کەرکووک لە بواری ڕاگەیاندن و ڕووناکبیریدا بۆ ئەوەشە کە ببێتە وەسیلەیەکی کارا و کاریگەر بۆ قوڵکردنەوەی برایەتی نێوان کورد و تورکمان و عەرەب و کلدان و ئاشور و ئەرمەنی و سابیئە بۆ قوڵکردنەوەی پەیوەندی نێوان ئاین و مەزهەبەکانی خەڵکی کەرکووک. چونکە ئێمە هەمیشە و بە بەردەوامی ڕامان گەیاندووە کە ئایندەی کەرکووک ئایندەی پێکەوە ژیانی کەرکووکیەکانە. لە هەمان کاتدا ئەو ڕاستێشمان دووپات کردوتەوە کە دوا ڕۆژی هاوبەش و پێکەوە ژیانی ڕۆڵەکانی ئەو شارە و سراپای ناوچە کێشە لە سەرەکان نەهێشتنی ئاسەوارە وێرانکەرەکانی ڕژیمی سەدام حوسەینە کە ئەو ئاسەوارانە تەنیا لە یاسا قەرەقوشەکان و بڕیار و سیاسەتی شۆڤێنی و ئیجرایە دیکتاتۆریەکاندا بەرجەستە نەبووتەوە، بەڵکو ئەو سیاسەتە فاشستی و شۆڤێنیە لە ڕابردوودا بەهۆی سیاسەتی بە زۆر بە عەرەبکردن و زەوتکردنی مڵک و ماڵی کورد و تورکمانەکانی کەرکووک و جیاوازی نەتەوەی و مەزهەبی پەیوەندی برایانە و مێژووی نێوان نەتەوە ئاین و مەزهەبە ڕەسەنەکانی کەرکووکی شێواندووە و ئاڵۆز کردووە کە بێگومان لە پاڵ جێبەجێکردنی مادەی ١٤ دەستوری عێراق کاری زۆری ڕووناکبیری و کۆمەڵایەتیشی پێویستە بۆ ئەوی برایەتی و ئامانجی پێکەوە ژیان بێتە دی. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی دامەزراندنی ئەم کەناڵەش گەڕاندنەوەی گیانی برایەتی و گیانی پێکەوە بیرکردنەوە و بڕیاردانە لەسەر دوا ڕۆژی کەرکووک بەرە چاوکردنی مادەی ١٤ لە پێناوی توندکردنەوەی ئەو گیانی برایەتی و هاویەکیەی کۆمەڵایەتیە کە بۆ نەهێشتنی کاریگەری سیاسەتی ئێستای هەندێک لایەنیش کە ئەیانەوێ کێشەی کەرکووک هەر ئاوا بە هەڵپەرسێدراوی و چارە نەکراوی بمێنێتەوە و کەرکووک گەشەنەکا و پەرە نەسێنێ و پێش نەکەوێ ئەم کەناڵە وەک چۆن بە هەر چوار زمانی کوردی و تورکمانی و عەرەبی و سریانیە وەک چۆن کچ و کوڕانی ئەم چوار نەتەوەیە تێیدا کارەکەن ئاوە کەناڵێکە بۆ هەر چوار نەتەوەکە و کەناڵێکە دەنگ و ڕەنگی هەموو ئەو کەسولایەنە سیاسیە کەرکووکیانەشە کە ئەیانەوێ بە پشتبەستن بە دەستوور ئایندەی کەرکووک دیاری بکەن و برایەتی مێژووی کەرکووکی ڕەسەنەکان بپارێزن. لە کۆتاییدا وێڕای پێرۆزبایی لە هەمووتان دەستخۆشی لە هەموو ئەو کادر و کارمەندانەش ئەەکەم کە هەر لە سەرەتاوە کەناڵی لۆکالی تەلەڤیزیۆنی کەرکووکیان دامەزراند و کردیانە ناوێکی دیاری ڕاگەیاندن لە کەرکووک و تا ئەو ئاستەش گشیان پێدا کە ئیمڕۆ لە کەناڵێکی ناوخۆوە ببێ بە کەناڵێکی ئاسمانی و لە هەموو دنیا ببیسرێ و ببیندرێ بۆ ببێتە سەفیری کەرکووکی بوونی ڕاستەقینە.